بینەران عزیز سڵاوتان لەبێت سەرنجیان جارەمان لەگەڵ خات و ڕۆژانە چارەسەرکەری پێست و پسپۆر لە دروستکردنی کرێم و گیراوی سروشتی. خات و ڕۆژان زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە هیوادارین بەیەکەوە سوود بە بینەرەکانمان بگەێنین. ئەگەر باسی کارەکەی خۆتمان بۆ بکەی پسپۆرەکەی تۆ لە چ بوارێکایە و لە کێوە دەست بۆ کارە کردووە؟ بەڵێ من ناوم ڕۆژانە عەبدولکەریمە، پیشەم چارەسەرکەری پێستە و پسپۆر لە دروستکردنی کرێم و گیراوی سروشتی. ماوەی کارکردنم لەم بوارەیە 11 ساڵە لە ئێستاە، تەمەنی براندەکەش هەر 11 ساڵە. چۆن بوو بیرت لەوە کردەوە کە کارێکی لەو شێوە بکەی وەکو ئافرەتێک؟ بەڵێ خۆم زۆر بیرم لەوا کردەوە بتوانم پیشەیە هەڵبژێرم کە ڕۆژە لە ڕژانە گەرگەڕینەوە کوردستان پیشەکە لێرە نەبێ و پێویستیەکە هەبێتیتر زیاتر لەوە دەستی پێ کرد. تاکو بڕیاری ئەومدا بوارەکەش حەزم لەم بوارە بوو، جیاواز بوو، وەکوتم پێویستیەکە نەبوو بۆ شێوەیە بوو بڕیاری هەڵبژاردنەکەم. لە کێوە لە کوردستانەوە کارە ئەکەن؟ ماوەی 6 ساڵە گەڕاوینەتەوە ئێرە، پێش ئەوە 6 ساڵ لە وڵاتی سویتەر لەوێ ئەژیای، ئیتر لەوێ کارمانە کردو ئەو 6 ساڵە بەردەوام بووین، لە دوایە گەڕاینەوە ئێرە. تا چەند ئاسان بوو بتوانن کارێکی لەم شێوە لە کوردستان بکەن کە براندێکی کوردی بێت، سروشتی بێت، تا چەند خەڵک بەدەمتانەوە هات؟ بەڵێ سەرەتا کێشی تریشمان هەبوو، زەحمەتی تریمان هەبوو، چۆن بتوانین ئێمە بە شێوەیەک بەبێ کێشە بتوانین مەوادی خۆمان بێنینەوە، بتوانین تێک نەچێ لێ ڕێگایە، ڕێگێکی دوور و درێژە بتوانین شەریکیەکی باوەڕ پێکراو بدۆزینەوە. ماوادەکانی ئێمەش هەموو کۆمپانیان هەموو شەریکەیە ناتوانێت بیهێنێتەوە، جا کاتێکی پێچ و تاکوتوانیمان شوێنێ بدۆزینەوە. ئیتر لە دواییە ئەمانە چەند مانگێکی پێچوو تقریبەن ساڵێ، ئیتر وردە وردەکە دەستمان بەکار کرد، ئەوەش هەروەکو باسە کرد تاکو خەڵکی شارەزای ئەوە بوو ئەمە ماوادەکان جیاوازە، ئەمە شارەزایەوە بوون پێک هاتەی سروشتی بە شێوازێکە جیاوازیەکانی چییە. بەڵام ئەتوانم بڵێم بە باشی دەستی پێک کرد و توانیمان بە باشی شەر بەردەوام بین. لە ئێستاەوە زیاتر چی ئەەکەن لە چارەسەرەکانی ئێوە چۆنە پاکردنەوەی پێستە ئەو ماوەدانی کە بەکاریشێنەوە هەمووی ماوادی سروشتی و ماوادی شیمایەتیانە؟ بەڵێ چارەسەرەکان ئێمە سنتەرێکی پێستین ئەلێرە دکتۆرمان لەگەڵایە، ئێمەین وەکو براندی ئەلدی ئۆرگانیک و خۆم هەندێک چارەسەرمان هەیە بە ماوادەکانی خۆمان ئەیکەین و بەکاریهێنین، بەڵام وای ترێمە ماوادەکانە ئەو کەسانی کە پێویستەکە ئێمە لە نزیکەوە بیان بینین، پێستیان ببینین، سەردانەکەن ئەو کات بەپی کێشەکانی خۆیان بەپی پێویستی پێستیان ماوادیان بۆ دائەنین. چارەسەری تریشمان هەیە کە ماوادی تر تەنها ماوادەکانی ئێمە بەکار ناهێنین لە ئیشی خۆمانە لێرە لە سنتەر. ئەو کەسانی سەردانتانەکەن زیاتر ئافرەتە پیاوە یا هەردوو جۆرەکەی سەردانتانەکەن؟ هەردوو ڕەگەزەکەیە، زۆر خێزانیشمان هەیە بۆ مناڵەکانیان سەردانمانەکەن. ماوادەکانی ئێمە تەنها بۆ ئافرەتان نییە، بۆ هەردوو ڕەگەزە وەکوتم بۆ مناڵیشە، براندێکە بۆ هەموو خێزانەکە. ماوادی جوانکاری نین، زیاترە و ماوادانن بۆ ئەوەی کە پێست لە کێشە پارێزیە، پێست پارێزی بۆی تووشی ناڕەحەتی و کێشەی پێست نەبێ و چارەسەری بکە لە هەمان کاتە. بەڵێ ئەو ماوەدانەیەوە کە باسی کەی زیاتر چی بەکارێنن؟ ماوەدەکانتان خۆتان دروستیەکان لێرە؟ بەڵێ ماوادەکان دەتوانین بیکەینە چەند بەشێکەوە. بەشی پاکردنەوە و پاکراگرتنی پێست، لەوەیە دوو مەبەستمان پاکەرەوەی، دوو پاکەرەوەی جیاوازمان هەیە، ئەوەش بە هەمان شێوە گونجاندومانە بۆ جۆری پێستی ئێرە، بۆ ئەو کێشانەی کە هەیەە. بەشێکی ترمان هەیە بریتە لە ئامادەکردنی پێست بۆ ئەوەی باشتر سوود لە چارەسەرەکان ببینێ، لەوێ مەبەستمان لە توێخلێکەرەوەیە، تۆنەرە، چەند جۆرێکی جیاوازمان هەیە. دوای ئەوە دێنە سەر بەشی چارەسەرکردن کە کرێماتمان هەیە، کرێمی پەڵەمان هەیە، کرێمی یەکخستنەوەی ڕەنگ، کرێمی ئەگزیمامان هەیە، لەوێشە بە هەمان شێوە گونجاندومانە. هەندێک کەس پێستی چەورە ناتوانێت ئەو کرێمە بەکاربێنە کە کەسێکی خاوەن پێستی وشکیان تێکەڵ بەکارهێنێت، چەند جۆرێکی جیاوازمان هەیە. بێک جەلسەیە، بێک دانیشتن ئەو کەسە کۆتایی پێت یا پێویستی پێ سەردانی ئەو بکاتەوە؟ خۆی لە پێستا بازێ شت هەیە
بەردەوام ئێمە ئەبێ بەکاری بێنین هەندێک توانین بڵین چارەسەر هەیە ئەبێ ئێمە بەردەوام هەمان بێ بەکاری بێنین بۆی تووشی کێشە نەبین ئەو کێشەی کە هەمانە چارەسەر بێ و بۆمان نەگەڕێتەوە. بەڵام هەندێک چارەسەری تر هەیە بۆ نمونە پەڵە ئەکرێتەوە ماوەیەکی کاتی چەند مانگێ چارەسەری بۆ وەرگری پەڵەکە چارەسەر بوو دوایەوە پێویست ناکات تۆ لەسەری بەردەوام بی. بەڵام شێدارکەرەوەیە توێخلێکەرەوەیە کە هەندێک کێشت بۆ چارەسەرەکە دووڕەنگیە واکە کونیلەکانت بە پاکی بمێنێتەوە داب نەخرێ ئەمانە پێویستەکاتەوە بەردەوام بەکاری بێنی یان پاکەرەوە شتێکە تۆ بێ هەموو ڕۆژێ بەکاری بێنی ئەوە نییە بڵی یەک قوت و ئەکری بەکاری هێنی دوایەوە پێویست ناکە بەکاری بێنێتەوە جا لەسەر مەوادەکە وەستاوە لەسەر کێشی ئەو شخصە شۆستاوە. پاکردنەوەی دەموچاو بڵێ کەسەکان پێویستە لە ماوەی چەندێکا دەموچەوە پاکەنەوە هەیە بۆ نمونە ئەڵێم لە مانگێکە دوو مانگە مودەکەی هەیە ئەوهات ئەسیرەکان لە پاکردنەوەی دەموچاو لە شوێنێکەوە بۆ شوێنێکتر گەرم یا سارد زووتری پاشکەیتەوە درنگتر پاشکەیتەوە وەس پاکردنەوەی دەموچاو بە جیاز بێت یا بە کرێم بێت بە هەر شتێک بێت. پاکردنەوەی ئاسایی ڕۆژانە کە پاکەرەوە جۆری جیاوازمانەی هەمانە جێڵە زەیتە کەفە چەند جۆرێکی ئەمانە هەمووی پاکەرەوەی پێ ئەوترێ. ئەو جۆرە پێویستەکە هەمومان ڕۆژی جارێک بەکاری بێنین شتێکی ڕۆژانەیە. بەڵام وای تر ئەگەر باسی جیهاز و شتکەین ئەگەر بەڕێکی و بە بەردەوامی پاکەرەوەی ڕۆژانە بەکاربێنین پێویستیمان بە بەکارهێنانی جیهاز و پاکردنەوەی پێست لە سەنتەرەکانە زۆر کەمترە بێتەوە. بەڵام کەسی وا هەیە هەر پێویستەکە چەند هەفتەیە یان چەند مانگێک جارێ بێسەردان بکە پاکردنەوەیەکی باشی بۆ بکەین و لەگەڵەوەشا بەردەوام بێ لە بەکارهێنانی مەوادەکانە. ئەگەر باسیشی کوردستان بکەین ئاوهای کوردستان تا چەند پێویستی بۆیە کەسەکان زوو دەموچەوە پاک بکەنەوە؟ زۆر گرینگە بڵێن بەشی پاککەرەوە و پاکراگرتنی دەموچاو و بەشی هەرە گرنگی پاکراگرتن و پاراستنی پێستەکەیە لەگەڵ دژە خۆرە. ئەگەر شتێکی کەش تااقەتمان نەبوو بەکاری بێنین ئەمە کرێمە یان شتێکی ترە بابەتی ماسکە سیرەما ئەکرێ بەڵام بەکارێنانی پاکەرەوەی ڕۆژانە نابێت پشتگوێی بخەین بە حکمی ئاو هەواکەی خۆمان. ئەو دژەخۆری کە بەکارێنی تا چەند مەرزە سروشتی بێت یعنی ئەگەر دژەخۆرەکە ماوەدی کیمیایی تیابێت خراپ نییە لەسەر پێست ئەسیری خراپ جێ ناڵێت؟ حتمما دژەخۆرەکەش وەکو هەموو مەوادەکانی تر زۆر باشترە گەر سروشتی بێ پێکاتی کیمیاوی لە خۆی نەگرێ هەم بۆ ئەوەی بڵین کاتی ئەو ماوەی کە تۆ بەرهەمەکە بەکارێنی جا دژەخۆرە یان شتێکی ترە تەسیرەکاتە سەر پێستەکە لە دوایشە ئێمە هەر شتێک بەکارهێنین ئەوە نیە لەسەر پێستەکە بمێنێتەوە ئەچێتە لە ڕێگەی کونیلەکانی پێستەوە جێتە ناو پێستمانەوە تێکەڵ بە خوێنە بێ بەردەوام ئەم پێکهاتانە ئەمێننەوە لە ناو جەستەمانە لە ناو خوێنمانە جا ڕۆژ دوای ڕۆژ و هەفتە و مانگ بەردەوام ئەم پێکهاتانە ئەمێننەوە لە جەستەمانە چۆن بڵێ بنە هەوێنێک بۆ توش بوون بە زۆر نەخۆشی حتمما زۆر باشترە دژەخۆرەکەش پێکاتی کیمیاوی لە خۆ نەگرێ. چ ئاوهاوایەک بۆ پێست باشە گەرم سارد یا شێدار ینی تەسیر زۆر لە پێز ناکات پێویستی بە پاکردنەوەی زۆر نابێت؟ هەر یەکە بڵین بەپی ئاو هەواکە بە شێوەیە کاردانەوەی خۆی هەیە لەسەر پێستەکە پێستی بڵین شێدار لەوانەی خۆش نەبێ حەزمان لێ نەبێ بەڵام پێست زۆر بە شێداریە هەیە لێتەوە ڕەونەقێکی جوان بە پێستەکاتەوە پێکواکە پێست زوو چرچ نەبێ بەڵام وایتر گەربێنە سەر پێستی وشک و گەرما و هەتا و ئەمە زۆر زیاتر پێستەکە هیلاکەکە هەمواکە پێست شەیتیان نەمێنەیە زووتر چرچە بێ تووشی وشک بوونەوە دێ لە ڕێگەی هەتاوەکەەوە تووشی پەڵە دەینجا سەرێشەی زیاترە. بەرکەوتین تشکی خۆر ڕاستە خۆ لەسەر پێست بەتایبەت لە وەرزی هاوین تا چەند کاریگەری خراپی هەیە؟ کاریگەری خراپی زۆرە ئەگەر ئێمە پێستەکەمان نەپاراست بێ وی ڕاستە ئێمە هەمومان پێویستیمان بە هەتاوە بەڵام ئەو چەند خولەکێکی کەم کافیە بۆ ئەوەی ئێمە سوود لەو هەتاوە ببینین بەڵام وایتر ئەگەر نەیپارێزی زیانی زۆرە لەسەر پێستەکە نەک تەنها لە ڕووی جوانی و ناشرینی پێستەکەەوە بەڵام شێرپەنجەی پێستێکێکە لەوانی کە بەداخەو زۆر بڵاو بۆتەوەستە لە هەموو جیهانە ئەوەش بەهۆی ئەوەی کە
بەرکەوتنمان زۆرە لەگەڵ هەتا و پێستەکەش ناپارێزین یا زۆر کەسمان هەیە دژەخۆر بەکاری هێنێ بەڵام بە شێوەی پێویست بەکاری نایێنێ ڕۆژی جارێک بەکاری هێنێڵی من بەکارم هێناوتەوە بەڵام خۆی لە ڕاستیە پێویستەکە گەرێمە لەبەر هەتاوە کە بین چەند جارێک بەکاری بێنینەوە و نوێیکەینەوە بۆی بە پێی پێویست پێستەکە پارێزیە کەواتە لە ڕۆژێکە کە تۆ زۆر لەبەرخۆریت یەک جار کافی نیت دژەخۆر بەکاربێنەوێت تازەکەیتەوە یەک جار کافی نییە هەندێک جۆری دژەخۆرمان هەیە کە 4 سعات 5 سعاتێ پێستەکە ئەپارێزێ بەڵام ئەگەر هاتو تۆ ئارەقێکی زۆر شت کرد بێتەوە زۆر دەم و چاوەسریان پێستەکە تەسری هیچی وای پێوە نامێنە وە توانم بڵێم 2 سعات جارێ بێتەوە نوێیکەیتەوە دووبارە پێستەکە پاک بکەیتەوە و ژەخۆرەکە بەکاربێنیتەوە بەکارهێنانی ئەو ماوەدانی کە بۆ سپیکردنەوە بەکارهێنرێت زۆر سە لە بازار ڕاهێڵە بۆ سپیکردنەوەی پێستە ئەمانە تا چەند ضرورە ئافرەتان پیاوان بەکاری بێنێت تا چەند خراپیشە ینی کە هەنێ ماوەد نەزانی بەکاری بێنی بۆ سپیکردنەوە شتێکەیە پێ سپیکاتەوە خۆی کاڵی سپیکردنەوە ئێمە هەمومان پێستمان جیاوازە هەر یەکە ڕەنگێکمان هەیە لە پێستمانە ئەوە نیێستە من ئەسمەر بم بتوانم شتێک بەکاربێنم پێستەکەم بگۆڕم سپیکەمەوە ئەتوانین ئەگەر پێستمان گۆڕا بێت تووشی دووڕەنگی هاتبێت تووشی پەڵە هاتبێ چارەسەر وەربگرین ئەو دووڕەنگیە لابەرین پێستی پێشووتری خۆمان بگەڕێنینەوە بەڵام لە هیچ کاتێکا تەندروست نییە ئێمە بمانەوێت تۆنی ئەو پێستەی خۆمان بگۆڕین و بەداخەوە خەڵکێکی زۆر خۆی داوەتە ئەوەی کە پێستم بگۆڕم پێستەکە یەک ڕنگ بکەمەوە پێستەکە سپی بکەمەوە زۆر تەحملی ئەوەمان نییە کە بڵین لەگەڵ چارەسەرەکەیە بڕۆین چارەسەرێکی سیف بە بێ کێشە هەڵبژێرین بەڵام بڵین زیان بە پێستەکە نەگەێنێ ماوادێکی زۆر بڵاو بۆتەوە لە بازارە کە ناوی سپیکردنەوەی پێستی لێ ئەنێن ڕێژەیەکی زۆر کۆرتیزۆن لە خۆ ئەگرێ کە کۆرتیزۆن مادەیەکەوە کە پێست تەنگ بێتەوە ڕاستە لە ناو دوسێ هەفتەیە هەست بە فەرقێکی زۆرەکەی پێستەکە ڕەونەقێکی جوان وەرەگرێ ئەو دووڕەنگەی کە هەتا لا ئەچێ بەڵام لە دواییە پێستەکە کاتیە تۆ بە ماوەیەکی کاتی ئەمە لابە بەڵام لە دواییە پێستەکەی تەنگ کردوتەوە کە تووشی کۆمەڵی هێشتەکە لە دوای ئەوە زۆر جارش ئەو پەڵەیە بڵێن تووشی پێستەکە تووشی هەوکردن دێ پەڵەکە ئەگەڕێتەوە بە زۆر خراپتر کە لەو حاڵەتە زۆر نەخۆشمانەیە ناتوانانی هیچی بۆ بکەیت پێستەکەی بە شێوەیەک تەنگ بۆتەوە تەحملی هیچ ماوادێک ناکە ئەو پەڵەیەشی کە بۆی دروست بووە ئەمێنێتەوە زۆرێک لە ئافرەتان بۆ لابردنی مویزیایە پەنا بەرەمبەر هەندێک بەکارهێنانی مەواد تا چەند گرنگە و ماوادانێ بەکارهێنرێت بۆ لابردنی مویزیایە بوون و سەردەم و چاو سروشتی بێت ماوادی سروشتی هەیە موزعیف کات و لابرێت هەندێک مەوادمان هەیە بەڵام کاتێککە باسی مەوادیان پێکاتی سروشتیش ئەکەین هەموو پێکاتی سروشتیەکەش بۆ هەموو کەسێک گونجاو نییە ئەوەژە بێ بزانین چۆن بەکاری ئەهێنین چ کاتێک بەکاری ئەهێنی جاوەکوتم زۆر گرینگە کە بزانین چۆن بەکاری ئەهێنین یان پێشووتر تاقی بکەینەوە لە شوێنێکی بچووکی پێستمانە بزانین تووشی هیچ ڕێکشنێک نابین ناڕەحەتیەک نابین لە دوای ئەوە بتوانین بەکاروێنەگەرنا هەندێک ماوەتمان هەیە بەڵێ توانین استیفادەی لێ بکەین بۆ یەک خستنەوەی ڕەنگە بۆ کەمکردنەوەی مووە بەڵامە بێ بزانین چۆن بەکارێنی هەر لە خۆمانەوە نەڕۆین هەموو ماوادێ بەکاربێنی کەواتە ماوەدە سروشتەکانی ژۆک و ماوەدە شیمیاکان لەسەر پێست بە هەم پێستێک نابێت حساسی دروستەکان ئەکید وایە ئێستا بۆ نمونە لەوانەیە زۆر جار ئەمە باس کردبێ ئەلۆڤێرە کە شتێک کە زۆر بەربڵاوە لە زۆر ماوادا هەیە پێکاتەیەکی تا بڵی باشە سوود بە پێستە گەیەنێ بەزی بکە بە قش لە زۆر لایەنەوە توانین استفادەی لێ بکەین بەڵام کەسی وامانەیە هەر بە بۆنەکەی تێکەچێ هەموو دەموچاوی ئاوسێ سوورە بێتەوە ناتوانێت تخنیکەوێت جا ئەمە شتێکە بێ بزانین بۆ ئێمە ئەگونجێ تەحمولیەکە پێستەکەمان یاخودنا کەواتە و ماوادانە بێت لەژێر ڕێنمایی بەکاربێنرێ حتمما بێشک ڕێنمایی تۆ بۆ خانمان ئەوانەی کە ئەیانەوێت پەلەیانە ینی گۆڕانکاری لە دەموچاویانە بکەن جا سپیکردنەوە بێچە سافکردنی دەموچاو بێت چ ڕێنماییشان بکەیت ڕێنمایی من ئەوەی هەمومان حەزەکەین پێستمان تەندروست بێ پێستێکی جوانمان هەبێ ئەوەی کە هەمانە بتوانین بیهێڵینەوە ماوەیەکی دوور و درێژ
بەڵام بە تەحملمان هەبێ لەگەڵ بەکارهێنانی مەوادەکانە لەگەڵ وەرگرتنی چارەسەرە. بۆ نمونێ مەگەر باسی پەڵەیەک بکەین کەسی وامان هەیە ماوەی 8 ساڵە 9 ساڵە پەڵەیەکی هەیە ئەوێ لە ماوەی هەفتەیەکە ئەو پەڵەیە نەمێنێ ئەمە ناتوانانی بە هیچ مەوادێکی بێکێشە تۆ ئەم شتە دەستکەوێ. با تەحملمان هەبێت لە بەکارهێنانی مەوادەکانە لە وەرگرتنی چارەسەرەکانە با زیاتر بپرسین زیاتر لە پێکاتەکان بکۆڵینەوە شتێک بەکارهێنین چ پێکاتێکی تایە زیانی هەیە زیانی نەیە ئێمە هەستیاریمان هەیە لەگەڵ ئەو مادەیە یاخودنا تۆزێ بە تەحملتر بین و زیاتر هەوڵ بدەین من خۆمان ئاشناکەین لەگەڵ پێکهاتەکانە و زیاتر لەسەری بخوێنین نەوەکو کەسێ شتێکی بەکارهێناوە سوودی لێ وەرگرتووە منش بڕۆم هەمان مەواد بەکار شەر نییە بۆ من بگونجی شەر نییە بە پێستی من بکەوێ. شتێکی باو هەیە لەناو ئافرەتان بەتایبەت ئەڵێ من ئەوم کڕیوە زۆر باشە تۆش بۆ سێری بکڕەوە. زۆر جابینی لەم پێیجوشتەکانە ناوی حەبیش ناوی دەرمانیش ئەڵێ من فڵان دەرمانم بەکارهێناوە بۆ ئەم کێشەیە تۆش بڕۆ بەکاری بێنە ئەمە شتێکی هەڵەیە زۆریش. ئەکرێ خەڵک لە ئۆنلاین حەپێک یان مەوادێک بەکاربێنە کە نەزانێت چۆن دروست کراوە خامەکەی چییە؟ ناکرێمە هیچ کاتێ گونجاونە بۆ گونجاو نییە. ئەگەر بینی سەر مناڵان تا چەند زەرورە مناڵ بهێنرێ بۆ دکتۆری پێست یا بۆ خاوێنکردنەوەی پێست مناڵیش بە هەمان شێوەی گەورە پێویستی بە خاوێنکردنەوەی پێستی هەیە؟ بۆ خاوێنکردنەوە نا بەڵام بۆ پاکراگرتنی پێستی ئاسایی ڕۆژانە مناڵ زۆر ڕاتە ناو تەپ و تۆز و زیاتر بەراوردیکێ لەگەڵ خۆمانە پێستیان پیسە بێ گرنگ ئەوانیش پێستیان پاکرا بگرین لە هەر هەمووی گرنگتر پێستیان بپارێزین لە هەتاوە تیشکی زیان بەخشی هەتاو کە ئێمە هەستەکەم زۆر گرنگی بەوە نادەین زیاتر گەورەکان دژەخۆر بەکارێن زۆر بیر لە مناڵان ناکەینەوە لەگەڵەوەی کە ئەو مناڵانەی کە لە تەمەنی بچووکیاندا پێستیان نەپاراستووە لە تیشکی هەتاوە لە گەورەی یا تەمەنی گەورەیە زۆر ئاسانتر بڵێن ئەگەری توشبوونیان بە نەخۆشی شێرپەنجە بۆ نمونە زۆر زیاترە گرنگە ئاگاداری پێستی مناڵانیش بین پێستیان ناسکترە و هەستیارترە. بەچی ئاگاداری بن چۆن ئاگاداری بۆ خاوێنکردنەوەی مناڵ بە چ مەوادێک پاشی کاتەوە بۆ نمونە؟ ئێ بە ئەو پاکەرەوانەی کە هەمانە مناڵانیش ئەتوانن بەکاری بێنن سەیفە و هیچ پێکاتێکی تیانە کە پێستی مناڵ تەحمولی نەکە ئەمە لەلایەنی پاکردنەوە وایتر مناڵان کە زۆرە ڕۆنە ناو پیسی و زیاتر لەوانێ بیان شوین و پێستیان بەرکەوتنی زۆرە لەگەڵ ئاوا جا ئەگەر سەرنجی ئەوماندا پێستیان و شک بۆ ئێمە کرێمێکێک زیمامان هەیە زۆر خێزان بەکاری ئەهێنێ بۆ مناڵەکانە هەم پێستیان بە شێداری ئەهێڵێتەوە هەم واکە تووشی وشک بوونەوە و ئەگزیمانە بن و تووشی ناڕەحەتی و برین نەبن. شتێکی باو هەیە وترێ مناڵ پێستی ناسکەیان ژەخۆریشی بۆ بەکارێن بەکاری مێنە پێستی ناسکە خراپە لەسەر پێستی ئەمانە تا چەند دروستە تا چەند ڕاستە؟ هەندێک لە دژەخۆرەکان چەند پێکاتەیە لە خۆ ئەگرێ گونجاو نییە بۆ پێستی مناڵ بەڵام دژەخۆری تایبەت هەیە بە مناڵان وا باشتراوانە و دژەخۆرە بەکاربێنن ئەوە شۆک و پێشووتر باسمان کرد بە شێوەیەکی ڕاست و تەندروست بەکاربهێنرێ مناڵان کە زۆر لە دەرەوەن پێویستەکە ینی ساعت و نیوی جارێ و دژەخۆریان بۆ نوێ بکەینەوە. ئەو کەسانەی ئێنە لای ئێوە بۆ چارەسەر بێ بۆ پاکردنەوەی پێست بێ زۆر پەلەتان لێ ناکەن بۆی پێستێکی جوان پێستێکی ڕوونیان هەبێت؟ ئەومان زۆربەی حەزەکەن بە خێرایی نەتیجەکەی ببینن. هەندێک چارەسەرمان هەیە بەجارێ باسی مەوادەکان کەین هەندێک مەوادمان هەیە یەکسەری ڕاستەوخۆ تۆ نەتیجەکەی ئەبینی ڕاستەوخۆ دوای ئەوەی کە بەکاری ئەهێنی تۆ هەستەکەی پێستەکە پاکە بێتەوە ڕەونەقێک وەرەگرێ دەموچاو و شێدار و نەرمەکاتەوە بەڵام کاتێ دەینە سەر هەندێک شتی تر بۆ نمونە پەڵاوە بێت تەحملمان هەبێ لەگەڵیە کاتی زیاتری پێچێت. بۆ سوتاوی پەڵەیەکی سوتاوی سەر دەموچاو ئەمانە بە چارەسەری سروشتی هەیە؟ بڵین ئاسەواری سوتاوی؟ بەڵێ ئاسەواری سوتاویە بە هەر شتێک بێت. نەخێر ئەمانە شتێکی وا فەرق ناکە بە بڵین بەکارهێنان مەواد نەکتن سروشتی مەوادی غەیرە سروشتیش ناتوانێت چارەسەری ئەمەکە یان بۆ نمونە کشانی پێستە ئەمەش ناتوانانی چارەسەری بکەین ئەتوانین ڕێگە لە دروستبوونی بگرین پێش ئەوەی دروست بێ
وا بکەی پێستەکە پتە بێ ئەو کشانی بۆ دروست نەبێ بەڵام کاتێک کە دروست بوو ناتوانین چارەسەریکین بە موادی سروشتی چارەسەری ترمان هەیە ئەبۆ بە جەلەسات بەکاری هێنی و فەرقەکە زیاتر چ جۆرە پێستێک زووتر پیرە بێت چرچە بێت یان لۆچە بێت زیاترە و پێستانی کە بەرکەوتنیان زۆرە لەگەڵ هەتاوە و نایپارێزن پێستی زۆر وشک کە بە شێداری ڕای نەگرێ ئەم جۆرە پێستانە و پێستانی کە بەرکەوتنی زۆریان هەیە لەگەڵ ئاوا بەرکەوتنی زۆریان هەیە لەگەڵ پێکاتە کیمیاویەکانە پێستیان ناپارێزن ئەمانە زۆر ئاسانتر چرچە بێ و پیرە بێ منی شتێکەوە ئەگە خۆت ڕێنماییە یا شتێکت هەیە بۆ خانمان بۆ پیاوان سپاس دەکەین ڕێنمایی من ئەوەیەکو پێشووتر باسمان کرد با زیاتر گرنگی بە پێکهاتی مەوادەکانەوە بدەین زیاتر بیر لەوە بکەینەوە لە دواییە بڵین براند هەڵبژێرین زۆر کەسمان هەیەڵێ فلان براند باشە بەڵام لی نەکۆڵیوتەوەمە چ جۆرە پێکاتێ لە خۆ ئەگرێ ئایا زیان بەخشە زیان بەخش نییە با زیاتر گرنگی بە پێکاتە بدەین با زیاتر خۆمان بپارێزین پاراستن زۆر لە چارەسەر باشترە پێسەکە پارێزین تووشی کێشە نابینەوە کا چارەسەرکردنیشی زۆر ئاسانترە گرنگی بەوە بدەین ئایا بڵین پێستی خۆمان بناسینەوە چ شتێک بۆ پێستی ئێمە گونجاوە چاو لە خەڵکانی تر نەکەینەوەن چی بەکارهێنن چی بەکارنایێنن پێستی خۆمان شارزای پێستی خۆمان بین ئەو مەوادانە یاخود ئەو پێکاتانە بدۆزینەوە کە بۆ پێستی ئێمە و هەریەک لە کێشەکانمان گونجاوە زۆر سپاس ڕۆژەخە بۆ دەرفەتە بەهیوای سەرکەوتن هەرکتان کێشە بینەرانی ئازیز سەرنجی ئەم جارە مە کۆتایی هات تا بەرنامەیەکی تر بمێنن بە خێر و خۆشی هەر شاد بن